جارێکی تر شاندی حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێم چوونەوە بەغدا بە مەبەستی تاوتوێکردنی کێشە چارەسەر نەکراوەکانی چەندین ساڵی ڕابردوو، دیاریکردنی بەش و پشکی هەرێمی کوردستان لە یاسای بودجەی ساڵی 2023 بەپێی زانیاریە دزەپێکراوەکان لە بەغداوە. دوایین سەردانی شاندەکەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم هەمان چارەنووسی سەردانەکانی ڕابردووی هەبووە و بەدەستی بەتاڵ گەڕاونەتەوە هەولێر. پەرلەمانتارێکیش دەڵێت بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێم تەنیا چاوەڕێی وەگرتنی داهاتی عێراقا بێ ئەوەی بێوێت لە بەرامبەردا نەود ڕادەست بکات و داهاتە جۆرەکان شەفاف بکات. ئەماش هۆکاری شکستی هەموو گەڕەکانی دانوستانە. بۆیە هەرێم نایەوێت ڕێکەوێ لەگەڵ بەغدا یاخود هەرێم تمۆحی ئەوەی هەیە کە بەغدا بێ مقابل پارە بنێرێ لەبەرەوەی کە لیستی موچەخۆرانی لیستی حەقیقی نییە و هەروەها داهاتی نەوت داهاتێکی یەکجار زۆرە ناتوانێت دەستبەرداری ئەو داهاتە بێ و خاڵە سنووری و گومرگەکانیش قاچاقچیەتی زۆر لە خاڵە گومرگەکان و سنووریەکان هەیە. ئەمەش خەڵکی دەستڕۆیشتووی دوو حیزبی دەسەڵات تێیدا مستەفیدە و ئەوەی کە لەو نێوانەدا زەرمەندە تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەی کە لە ڕێککەوتنەکان باسی دەکەن بەرژەوەندە شخصیەکان و حیزبیەکانی خۆیانە، بەرژەوەندی گشتی نییە. گەر بەرژەوەندی گشتی بێ بە هەر زۆرێک بێ لە پێناو خەڵکی هەرێمی کوردستان ڕێک دەکەون لەگەڵ حکوومەتی ناوەندی. لەبارەی لەمپەرەکانی بەردەم بودجە و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاودێران پێیان وایە ئەما یاریەکە سیاسەکان لە سەحسابی خەڵک و هاوڵاتی ئەنجامی دەدەن و بەردەوام سیاسەکان لە هەرێمی کوردستان بەرژەوەندیە ئابوووریە حەزبی و تاکە کەسێکان لە پێش بەرژەوەندیە گشتەکاندا دەنێن. ئەمە هۆکارێکە بۆ چارەسەرنەبوونی کێشەکانی هەرێم و بەغدا. لە ڕاستیە و حکایەتی مێشەی کە لە هەرێمی کوردستان و عێراقا گوزەرێ بابەتێکی ماندووکەرە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی. ئەوەی کەی بینین بریتە لە یاریەک لەسەر خەڵک و یاریەک بە خەڵک. لە ڕاستیە ئەمان هیچ کاتێک بەرژەوەندی خۆیان لە دەست نادەن، هەمیشە بەرژەوەندی خەڵک لە پاش و لە دەستدراوەکانە. ئێمە بێ لۆمەی عێراق نەکەین، لۆمەی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بکەین. ئەگەر بڕیارە کەیسی موچەخۆرانی هەرێمی کوردستان کەیسێکی سیاسیە، ئەوە بێ بە سیاسیەکانی ئێرە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بڵین زەحمەت نەبێ ئێوە چی ئەکەن، بۆ ئەم پرسە سیاسیەک لا ناکەنەوە، بۆ ناتوانن ئیتفاقی لەگەڵ عێراقا بکەن. ناشەفافی لە داهاتینەوت و داهاتە جۆرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ساڵە وای کردووە هاوڵاتیانی هەرێم بێبەش بن لەو داهاتە زۆرەی لە عێراق هەیە. ئەمە شکستی حکوومەتی هەرێم دەردەخات بەوەی نەدەتوانێت ئیدارێکی دروستی هەرێم کات، نەنیازی ڕێککەوتنی لەگەڵ حکوومەتی فیدراڵ هەیە کە سەرنجام بە نەسەقامگیربوونی ئابووری و زیانی هاوڵاتیان کۆتایی دێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.